بۆ پارێزگاریکردنی لە ئاسایشی کۆمەڵایەتی و پارێزگاریکردنی لە ژنان لەم هەرێمە بۆ چەسپاندنی یاسا دیارە بە داخەوە شەهید بووە و 4 هەواڵی تریشی بریندار بووینە. دوو لە بریندارەکان دیارە برینەکانیان قورسە و دوانیش تریشیان خۆشبەختانە سووکە بەس بەداخەوە هەمومان بۆ لە دەستدانی نەقیب محەممەد دڵگرانین تازیەبارین بۆیە داوامان کردووە کە بە زووترین کات ئەم تاوانبارە بە سزای خۆی بگا کە ئێستا خۆشبەختانە دام و دەستگاکانی ئاسایش و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات خۆی لەسەر خەتا بۆی کە بە زووترین کات بە دواوەی نەبۆی بە سزای خۆی بگا. سکاڵا کاروتێتی ئێوە کەم تەرخەمن ئەمە چەند جارێکە ئەمە هەڕەشەم لێ دەکات دیارەمە لە دوای ئەو هەڕەشە زۆرانەی کە لە برین سکاڵا کاری کردووە ئەوانیش کە چوونەتە بە ئەمری دیارە حاکمی چوونەتە ڕووداوەکە دیارە ئەمە چەچی پێبوون ئەوان ئێستا ئەفسەر و کارمەندەکانی ئێمە لە سیارەکە بووینە کە دەستە ڕێژی لێکردینە بۆیە بۆتە هۆی شەیدبوونی هەم نەقیب محەممەد و هەواڵەکانی لەو ناوە. هەتا ئێستا ئێمە بەپێی ئەو زانیاریانە هەر یەکێک تەقەی کردووە بەڵام چەند کەسێک بووینە ینی برینەوە نەبووە برێ یەکێک بووینە چەند کەسێک بووینە بەڵام ئەتاوەکو ئێستا ڕوون نییە ئەوەکو وتم ڕووی لە چێ کردو و بە دواوەی نەبەوەی کە بە زووترین کا سزا بدرێ. خوازیارین حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەم ڕووداوە دڵتەزیێنە ئاوڕێکی جددی لە دام و دەستگاکانی تونند و تیژی بداتەوە چونکە بەم بارودۆخەی ئێستای ئێمە گەر بە هاوکاری ئاژانسەکانی UN لە ماوەی چەند ساڵی رابردوو نەبایە لە دڵسۆزی و لە خۆبردووی سەری سەرەوە کە بەڕێز کوردەخان بەڕێوەبەری گشتیمان بۆ سەرجەم ئەفسەران و بەڕێوەبەرەکان نەبایە ڕەنگە نەمانتوانێت ئێمە بەم شێوەیە کار بکەین. بە سەدان ژن ئامارەکانی کوشتنی ژنان کە ئێستا ڕەنگە لە ساڵێک کاچل بۆ 50 کەس بێ ڕەنگە ئەوانە لە مانجێ کاچل بۆ 50 ژن بکوژرابایە ئەگەر ئەو ئیجرائاتانە نەبووە کە ئێمە کردومانە. ستافەکانی ئێمە بۆ پەیامی ئاشتی چوون بۆ شوێنە بەڵام با چەک و بە فیشەک وەڵامیان درایەوە بۆ ئەوە چون کەسێکە فەرمانی گرتنی هەبی هێنە بەردەم دادگاوە پێی بڵێن کە ئەو کەسە تۆمەتبارە بە تۆمەتێک و دەبێ بچێتە بەردەمی دادگا بەڵام بەداخەوە بە ئاگر وەڵامیان درایەوە.